بەیانیتان باش ڕۆژتان باش من هاژە غەفور لە کوردستان 24 لەگەڵتانم چونکە کاتژمێر حوتی تەواوە پرۆگرامی ڕۆژ باشمان بۆ ئامادە کردوون و پێشکەشتانەکەم. ئێستا کۆمەڵێک پرسی گرنگ دەگوزارێت بە تایبەت لە هەرێمی کوردستان و مناوچەیە. یەکێک لەوانە ئەو شاندەیە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەردانی بەختیان کردووە بۆی کە پرسی بودجەی 2021 یەکلا بکرێتەوە و بەشە بودجەی هەرێمی کوردستان تایبەت بکرێت و پێی بدرێت. بەردەوام چەند ڕۆژێکە شاندەکە لە بەختان کۆبوونەوەکانیان بەردەوامە پێدەچێت دەیانەوێت لەسەر چەند خاڵێکی گرنگ لە عێراق ڕێککەون. جیا لەوانش پرسێکی دیکە هەیە کە هەموو کەرتی پەروەردە سەرقاڵە پێ یاخود لە خەمیەوەدان کە دەوامی خوێندنگاکان دووبارە دەست پێ بکاتەوە دوای ئەو دابڕانە زۆرەی بەهۆی کۆرۆناوە هاتە ئاراوە. ئێستا وەزارەتی پەروەردە مامۆستایان خوێندکاران هەموو بە یەک دەست ئەیانەوێت جارێکی دیکە دەرگاکانی خوێندن بکرێتەوە و قوتابیان ئەم ساڵی خوێندنیان نەفەوتێت. بۆ مەبەستەش ئێمە بە گرنگمانزانی کە تەوەری پرۆگرامەکەمان تایبەت بکەین بە و پرسە و لەگەڵ مامۆستایان کە ئێستا ڕاستپاردەیەکیان هەیە بۆ وەزارەتی پەروەردە و هەروەها وەزارەتی پەروەردەش چاوەڕێی بڕیارەکانی وەزارەتی تەندروستیە تا بە هەمویان بتوانن خوێندن دەست پێ بکەنەوە. جیا لەمانە کۆمەڵە بڕگە و بابەتی دیکەی هەمەڕەنگیشمان ئامادە کردووە کە بابەتی زانیاری کۆمەڵایەتی و هونەریشی تێدایە. بەڵام سەرەتا ئاچمە لای کورتێک لە هەواڵەکان بزانین لە جیهان و لە ناوخۆش چی دەگوزارێت. لیژنەی پەرلەمانی عێراق ڕایدەگەێنێت لە دوو ڕۆژی داهاتوودا پشکی هەرێمی کوردستان لە بودجەیەک لای دەکرێتەوە. شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبووەوە پرسی پرۆژە یاسای بودجەی 2021 و ڕێڕەوی دانوستانەکانی هەولێر و بەغدایان تاوتوێ کرد. لە کۆبوونەوەکەدا هەردوولا هاوڕابوون لەسەرەوەی پێویستە پرۆژە یاسای بودجەی 2021 بە شێوەیەک پەسەند بکرێت کە لە بەرژەوەندی هەموو پێکهاتەکانی عێراق بێت. لەلایەکی دیکەوە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایدەگەێنێت لە دوو ڕۆژی داهاتوودا پشکی هەرێمی کوردستان لە بودجەیەک لای دەکرێتەوە. بەڕێوەبەرایەتی خۆسەر ڕایدەگەێنێت پرسی سووریا بە ڕێگەی سەربازی چارەسەر ناکرێت. هاوسەرۆکی بەڕێوەبەرایەتی خۆسەر لە ڕۆژئاوای کوردستان ڕایگەیاند دوای شەڕی نێوان ئاسایشی ڕۆژئاوای کوردستان و حکوومەتی سووریا ئێستا ڕەوشەکە ئارام بۆتەوە و جموجۆڵی هاوڵاتیان لە کۆڵانەکان دەستی پێکردوتەوە. ڕاشی گەیان پرسی سووریا بە ڕێگەی سەربازی چارەسەر ناکرێت و شەڕ و قەیرانەکان دۆخی ژیانی هاوڵاتیانی سەخت کردووە. جەختیش دەکاتەوە قبول ناکەن هیچ لایەنێک خۆی بەسەر ئەوان بسەپێنێت. تەندروستی جیهانی ڕایدەگەێنێت ژمارەی توشبوون بە کۆرۆنا لە هەموو جیهان لە کەمبوونەوەدایە. تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو جیهان لە پاشەکشەدایە و لە 3 هەفتەی ڕابردووە ژمارەی توشبوون بە کۆرۆنا لە هەموو جیهان کەمی کردووە. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژی بەوەش کرد کەمبوونەوەی ژمارەی توشبووان بە کۆرۆنا هەواڵێکی دڵخۆشکەرە و ئەوە دەسەلمێنێت کە دەتوانێت ڤایرۆسەکە کۆنتڕۆڵ بکەین. بەهۆی دروستکردنی ڤاکسینی ساختە 80 کەس لە چین دەستگیرکران. دەسەڵاتدارانی چین بە میدیاکانی وڵاتەکەیان ڕاگەیاندووە چەند کەسێک لە مانگی ئەیلولی ڕابردووە دەستیان کردووە بە فرۆشتنی چارەسەر بە ناوی ڤاکسینی کۆرۆنا. ئاماژیان بەوەش کردووە لە چەند ئۆپەراسیۆنێکی پۆلیسدا 80 کەس بەهۆی دروستکردنی ڤاکسینی ساختە دەستگیر کراوە و زیاتر لە 3000 ڤاکسینی ساختەی کۆرۆناش دەستی بەسەردا گیراوە. چین ژمارەیەک ڤاکسینی بەرهەمهێناوە و بڕیاریشە تا ناوەڕاستی ئەم مانگە 50 ملیۆن کەس لە وڵاتە ڤاکسین وەربگرێت. سەرۆکی فیفا ڕایدەگەێنێت جارێکی دیکە یاریگاکان پڕدەبنەوە لە هاندەران. جیانی نیفنانینتۆ سەرۆکی فیفا ڕایگەیاند جامی جیهانی 2022 لە قەتەر بەڕێوە دەچێت و یاریگاکانیش جارێکی دیکە پڕدەبنەوە لە هاندەران. دەژڵێت ئەگەر تا کۆتایی ساڵی 2022 نەمانتوانی کۆرۆنا شکست پێبهێنین کەواتە کێشەی زۆر گەورەتر لە جامی جیهانیمان هەیە. سەرۆکی فیفا ئاماژەی بەوەش کردووە کە مۆندیالی یانەکانی ئەم هەفتەیە لە دەوحە بەڕێوە دەچێت و هاوینی ئەم ساڵیش پاڵەوانێتیەکانی ئەوروپا و کوبا و ئەمریکا بەڕێوە دەچێت.
کورتە کۆتایی هات. پێویست بەو خۆراکە سوودبەخشانەی کە هەریەک لە ئێمە ڕۆژانە دەیخۆین ئەم جارە باس لە چۆنێتی ئامادەکردنی چەند جۆرێکی چەرەساتەکەین لە شاری سلێمانی کە چەرەسات بەتایبەت لە وەرزی زستان هەموو کاتەکان ئەزانین کە بەتامە لەگەڵ بەتایبەت لە دانیشتون و کۆڕکوبوونەوەکانیشدا ئارەزوی خواردنی جۆرەکان یەکەین و بەتایبەت گوڵە بە ڕۆژە کەم مەجلیس هەیە کە گوڵە بە ڕۆژەی تیانەبێت وەک ئەو شێوازەی کە لەسەر زۆقا گەرمەکەین ئەنجا وا هەیە لە شەوانی زستان کە کۆبنەوە و ئەو چەرەسانە لەسەر زۆپاکە گەرمترەکەنەوە و مەجلیسەکان پێخۆشەکەن. بۆیە لە وەرزی زستانیشدا خواستی هاوڵاتیان زۆرترە بۆ چەرەسات. بەپێی زانست و راپۆرتی پزیشکیش بەگشتی باس لە گرنگی چەرەسات کراوە بۆ مرۆڤ چونکە خاوەن پێکاتی خۆراکی دەوڵەمەندە. جا لە هەروەیەکەوە بێت و کەم یاخود دەوڵەمەندە بە چەندین مادەی سوودبەخش بۆ جەستەی مرۆڤ. بێگومان ئامادەکردنی چەرەساتیش هەر لە سەرەتاوە تا ئەو کاتێک کە دائەنرێ بۆ خواردن بە چەند قۆناغێکدا تێپەڕێت لەم راپۆرتەدا پێکەوە بینەری چۆنێتی ئامادەکردنی چەرەساتە بین. عادەن چەرەسات لە وەرزی زستان و بەهارانە زیاتر دەفرۆشێ. بەهاران بۆ پێی کە خەڵک زیاترە چێتە دەرەوە چێ بۆ گەشت و گوزار چەرەسات دەکڕێ و لەگەڵ خۆیان بە زستانانیش بۆ پێی کە خەڵک لە ماڵەوە ئەمێنێتەوە شەو درێژە کاتەکەی بە چەرەسات بەڕێوە بەرێ. بەگشتی ئێمە لەم کارگەیە زیاتر کار لەسەر گوڵە بە ڕۆژە ئەکەین وە چەرەساتەکانی تریش بەگشتی بەس کاری ئێمە کاری سەرەکیمان گوڵە بە ڕۆژەیە. ئێمە لەم کارگەیە هەڵەسین بە وشکردنەوە هەڵەسین بە سوێکردن هەڵەسین بە برژانی تەواوی چەرەساتکان. ئەم چەرەساتانە ئێمە بە تایبەتی گوڵە بە ڕۆژە جارێکتی لەسەر ئەم جادانە گەرمەکرێتەوە ئەدرێ بە خەڵک. زۆربەی بە کاڵیە دێمە لێرە دەکات لەسەر حازرکردن و برژاندنی یەکەین. چەرەسەکانی ئێمە کە لێرەوە حازرەکرێت زۆربەی بۆ دوکاننارەکان و هەروەها بۆ خەڵکی کێ بۆ لاوان لەبەر بوونی تام و بۆنێکی تایبەت زۆربەی چەرەسەکان کە ئێمە لێرە کاری لەسەرەکەین بە تایبەتی کاری سەرشیمان گوڵە بە ڕۆژەیە لە دوای بستەیە بادەمە گازۆیە بەدەچیت دۆلار بەرزبوونەوەی بەهای دراوەکان کاریگەریەکی کردوتە لەسەر نرخەکانمان بەڵام ئێمە و کاریگەریەکی وامان نەکردوتە سەر نرخەکان لەبەر باری دارایی هاوڵاتیان. ڕۆژ دوای ڕۆژ ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان سوپاس بەخوا کەمە بێتەوە و لەو چوارچێوەیەشدا وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردووە کە زووتر لە وادەی دیاریکرا و پرۆسەی
خوێندن دەست پێ بکاتەوە لەسەر هەمان پرسیش پەرلەمانی کوردستان میوانداری وەزیری پەروەردەی کردووە و لەگەڵەوەشدا وەزارەتی تەندروستی ئاماژی بۆ کردووە ئەگەر دۆخی کۆرۆنا بەم شێوەیە بێت هەفتەی داهاتوو بڕیار لەبارەی کردنەوەی دەرگای قوتابخانەکان دەدرێت. هەروەها یەکێتی مامۆستایان ژمارەیەک ڕاستپاردەیان لەسەر چۆنێتی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن ئاراستەی وەزارەتی پەروەردە کردووە. بۆ زانینی ئەو ڕاستپاردانەی کە یەکێتی مامۆستایان پێشکەشیان کردووە تا بزانن چۆن بە چه سیستم و میکانیزمێک دەرگاکانی قوتابخانەکان بکرێتەوە ئێمە لێرە میوانداری مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانمان کردووە. بەخێر هاتی مامۆستا ئەحمەد، بەیانیت باش. یانیتان باش، هیوای تەندروستی بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا ڕۆژ بە ڕۆژ ئەو نەخۆشیە و ڤایرۆسە لە وڵاتەکە ئێمە کەمەکاتەوە ئینشاءڵڵا. بۆ هیوای مامۆستا بالەوە دەست پێ بکەین یەکسەر ئەو ڕاستپاردانە چینکەوە ئامادەتان کردو و پێشکەشیەکەن بۆی کە بتوانن جارێکی دیکە دەرگای قوتابخانەکان بکەنەوە. بەڵێ دیارە پرۆسی خوێندن پرۆسەیەکی زۆر گرنگە پەیوەندی بە هەموو ماڵێکەوە لە هەرێمی کوردستان، هەروەها پرۆسەیەکیشە هەموو جیهان سەرقاڵە پێی و ژیان بە پرۆسەی پەروەردە بەردەوام دەبێت و ئێمە لە یەکەم ڕۆژەوە پرۆژەیەکمان بوو. ئەو پرۆژە ئارستەی وزارەتی پەروەردەمان کرد، بەڵام بەداخەوە بارودۆخی بەرزبوونەوەی ئامارەکانی کۆرۆنا ڕێگر بوو بۆ ئەوە خوێندن لە ناو پۆلەکانی ڕاستەخۆ بکرێت و بە شێوەیەکی ئاسایی وەکو جاران بەو شێوە پۆلەکانی 1 و 2 لەگەڵ 12 بۆ ماوەیەک دەوامیان کرد و ئەو پۆلەکانی تریش لە ڕێگەی خوێندنی ئیلکترۆنیوە، بەڵام دیسان ئەوەشە سەرکەوتو نەبوو بە حکمی ئەوە ڤایرۆسەکە ئامارەکان زۆر بچبوونە، نزیکەی 8,800 مامۆستا و قوتابی خوێندکار تووشی ڤایرۆسەکە بوون لەو مامۆ کورتە کە دەوام دەستی پێکرد. لە لایەکی تریشەوە کۆمەڵی هۆکار بوو بۆ ئەوە خوێندنی ئیلکترۆنی وەکو پێویست نەگاتە ئامانج، بەڵام هۆکارێک بوو بۆ ئەوە ژمارەیەکی باش لە قوتابیەکانمان دانەبڕن لە خوێندنەوە بەردەوام زانیاری بێتە وەکو دەرگایەک بۆ زانیاریەکانیان و پەیوەندی لە نێوان مامۆستاکانیان. ئەمڕۆ ڕاستپاردەکان دەگۆڕێت، بارودۆخەکە دەگۆڕێت لەبرۆ ئەوانە کە باسمان لێ کرد بە خوێندن بە شێوازێک بوو و دەستپێکردنەوەکە شێوازێک بوو، بەڵام ئەم شێوازێکی ترە. مانگی 9 لەگەڵ ئەمڕۆ مانگی 2 جیاوازێکی زۆر هەیە کە لیژنەی باڵای ڕاگبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کە کۆبوونەوە بریاریاندا لە 16 خوێندن پۆلی 12 دەستی پێ بکە و 1 خوێندن لە پۆلەکانی 1 بۆ 11 دەستی پێکە. ئەوە هەنگاوێکی زۆر باش بوو بۆ دەستپێکردنەوەی خوێندن، بەڵام ئێمە پێمان باش بوو کە ئەو کۆبوونەوە لەگەڵ وزارەتی پەروەردەوە لەگەڵ خودی وەزیرەکە بەردەوام ئێمە لە پەیوەندیتان خوێندن پێشتر دەستی پێ بکاتەوە، بۆ پێشتر دەستی پێ بکاتەوە وەکو بەرنامەیەکی باشاندانە بۆ وزارەتی پەروەردە. ئەو بەپێ ئەو بەرنامە کە ئێمە دەتوانین نزیکەی 170 ڕۆژ بخۆنین کە وەکو جاران ساڵانەی ڕابردوو کە 170 ڕۆژ دەخوێنرا. ئەو 170 ڕۆژە مامۆستا بە چەندێک دەتوانن تاوی بکەن؟ ئەتوان هەموو وەرزەکانی تێدا بخوێنن؟ بەڵێ دەتوانین دوو وەرزی تێ بخۆنین و ئەو دوو وەرزە دەتوانین زۆربەی پرۆگرامەکان 90% لە پرۆگرامەکان وەکو ساڵانی پێشووتر بخرێتە بەردەست. ئێمە ساڵانی پێشتر زۆرتر پرۆگرامەکانی پۆلی 12 تەواو بوو، ئەو پرۆگرامەکانی تر و پۆلەکان تر زۆر جاریشەیە تەواونەوە بوو، زۆرجیش هەیە تەواو بوو. باشە بۆ ئەمە ڕاستپاردەکەتان چۆنە؟ چیتیان نووسراوە کە ئەو 170 ڕۆژە تەواوکەن؟ پێمان باشە زووتر خوێندن دەستی پێ بکە. ئەگەر زووتر دەستی پێ بکە ئێمە پێمان خۆشیەکی 2 بوو، بەڵام دیارە لیژنەکە ئەمڕۆ کۆبێتەوە 2 بەڵام ئەمڕۆژ ئەوەی ئاگام لێتی احتیمالە تەخیر بێ چەند ڕۆژێک بۆ ئەوە ژمارێک لە وەزیرەکان یان ئەوانە پەیوەندیدارن بەو بابەتە لە بەغدان و سەردانی شاری بەغدایان کردو لەگەڵ ئەو شاندەی هەرێمی کوردستانە. ئەوە هۆکار دەبێت بۆ ئەوە کە کۆبنەوەکە دوا بخرێتن، ئێمە پێمان باش و پێش بخرێنن دوا بخرێت لەبەرەوە تا زووتر دەستی پێ بکەین بۆ لەبەر ئەوە بارودۆخەکە کونجاوە، کۆرۆنا کەمی کردێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان باسێکی کردووە وعدێکی داوە کەسی ڕۆژجارێ ئەوەی لە بەرگێتی بۆ کوموچەدا بەشکاتە سەر فەرمانبەران و مامۆستانی هەرێمی کوردستان. جێوەکەم هەیە خەڵک پاڵپشتی خوێندن دەکات ئەمڕۆ، یعنی شتێکی باش دەبێت ئەگەر ئێمە زووتر دەستی پێ بکەین.
زووتر دەست پێ بکەین واتە ئێمە پێشی ئەخێن کە پێشمان خست واتە بەرنمەکان دێتە پێشەوە ناکەوینە هاوین و ناکەونە گەرماوە ئەمە لە لایەکەوە لە لایەکی تریشەوە ئەمە بۆرزیەکەم بۆرجی دووەمش ناکەوینە ناکەوینە با بڵێن کاتی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن 22 لەبەرەوە بریارە بەپێی ئەم بەرنامە مانگی نزیکەی مانگی 12 تەواو بکەین. باشە مامۆستا لێرە ڕات ئەگرم لەوانەیە لای هەندێک ڕوون نەبێ لای خوێنکاران و قوتابیان ئێوە پێدەچێت مانگی 12 ئەم ساڵ تەواوی بکەن 2021 بەڵام لەو ماوەیەدا پشووەکان وەک خۆی بەڕێوە دەچێت یاخود بڵێن وەرزی یەکەم بە چەند مانگ و وەرزی دووەمیش دەچێتە چەند مانگەوە. ئەوەی کە بەرنامەی وزارەتی پەروەردە لە یەکی 3 بۆ یەکی 6 بە هەموو پشۆکانەوە تەنها ڕۆژی جەژن نەبێت و ڕۆژی نەورۆز نەبێت ئەو دوو ڕۆژن نەبێت بەڵام جاران بۆ نمونە لە 11 سێ خوێندن ڕاگیرا تا 24 سێ ماوەیەکی زۆر زۆر بوو هەروەها لە جژنەی قوربانیان جژنەی ڕەمەزان خوێندنیش ڕائگیرا ئەوە متەبعە بۆ هەموو کارمەندان ئەوە چەند ڕۆژێکە بەڵام مامۆستا پشووی هاوینە چەندێک پشوو هاوینە ئێمە ئەگەر لێکی 6 تەواو بکەین با بڵێن تا یەکی 6 لێکی 6 دوای ئەوە امتحانات دەستی پێ بکاتەوە لە یەکی 7 بۆ یەکی 9 پشوو دەبێت بۆ دوومان لەبەرەوە ئەو دوومانە بەڕاستی خوێندن زۆر زەحمەتە جگە لە گەرمایە ساردکەرەوەمان نییە وەسایلی ساردکەرەوەمان نییە ناو قوتابخانەکان و وڵاتی ئێمە وڵاتێکی تۆزاویە لە هاوین هەر بە عراق بە حکومی ئەو بیابانە کە تەنیشتمانە لە عراقەوە ئەو تۆز و باوتۆزە دێتە هەرێمی کوردستان بەڕاستی معاناتێکمان هەیە تایبەتی ئەو قوتابیانە کە کۆمەڵی نەخۆشی سنگ و هەنگاویان هەیە ئەمانە هەمووی ڕێگرە بۆ ئەوە کە خوێندن لە ئەو دوو مانگە بکرێت بەڵام کە لێکی نۆ دیسان دەستی پێکاتەوە بۆ مانگی 12 ئەوە دەبێت لەسەر حسابی خوێندنی ساڵی ئایندە بێت کە 22 باشە لەم کاتە ئێوە بە شەوانەکان کەم ناکەنەوە ئێمە کۆمەڵی پێشنیارمان کردووە لەگەڵ وزارەتی شێخ قسەمان کردووە بەڵام وزارەتیش بەرنامەی خۆی هەیە پێمان باشە لە بڕێک مەکتەب یان یەکەم پێمان باشە دەسەڵات شۆڕ بکرێتەوە وەکو چۆن وزارەتی خوێندنی باڵا دەسەڵاتی شۆڕ کردەوە بۆ زانکۆکان و بۆ سۆرۆکایەتی زانکۆکان سۆرۆکایەتی زانکۆکان بۆ ڕاگرەکان کۆلیژەکان و دوای ئەوە بۆ سەرۆک بەشەکان ئەمە بۆ هۆکاری ئەوە کە خوێندنی باڵا لە مانگی دەوە کە تە دەستپێکرێت تا ئێستا بەردەوامە کێشە و گرفتەیە بەڵام شوەیەکی باش پرۆسەکە بەڕۆی ڕۆیشتۆ و نەڕەوەستا باشە لە بەرامبەر ئەم ڕاستپاردەیە ئەمە یەکێکە ئەگەر تو دەسەڵاتەکانت شۆڕ کردەوە بۆ بەرەوبەری گشتەکان کە ئێمە 5 بەرەوبەری گشتیمان هەیە دهۆ کەولێر سلێمانی هەڵەبجە گەرمیان ئەوانیش لەگەڵ بەرەوبەری پەروەردەکانی خۆیان لەبەرەوە هەر ناوچەیەک تایبەتمەندی خۆی هەیە هەر ناوچەیەک با بڵێن شێوازە ئێستا تا ئێستا با بڵێن دهۆک توشبوون ڕێژەکەی لە هەولێر و سلێمانی زۆرترە تاکوستا هەر ناوچەیەک و بڵێن شوێنێکە باردۆخی خۆیە بەرومنە لادیەکان پێویست بە تەناوب ناکەوە لادیەکان بۆ لە بەرەوە ژماری قوتابیەکانیان زۆر کەمە دەکرێت ڕۆژانە دەوامی خۆیان بکەن بۆ نمونە ئەهلیەکان ناحکومیەکان پێویست بە تەناوب ناکە بۆ لە بەرەوە ئەوانە پارێ خوانیان داوە و بە کاملی و بە ئۆنلاین باش خوێندیانە هەنگایەکی باش زۆر باشە دەتوانین ئێمە لە حکومیەکە سوودیانیش لێ وەرگین و دەکرێت ئەوان بەردەوامن لە خوێندنی خۆیان بۆ لە بەرەوە پۆلەکانیان زۆرە و ناوەندەکانی خوێندنیان فراوانترە و ژمارە قوتابیەکان کەمترە لەناو پۆلەکان دەکرێت ئێمە کۆمەڵی قوتابخانەمان هەیە یەکدەوامیە بکرێتە دوودەوامی دەکرێت ئێمە دوودەوامیەکان تەناوبی تیا بکرێت 3 ڕۆژ بە 3 ڕۆژە پۆلەکانە یعنی دەکرێت و دەکرێت ئێمە بەردەوام بووین لەسەر مەسلەی خوێندنی ئەلکترۆنی و پەرەی پێ بدەین هەر دوێنێ ئێمە لە شاری هەولێر ینی وەکو ئاوێتەیەک بۆ نمونە لەگەڵ ئەوەی لە پۆلەکانیشدا هەن ئەوەیشە دەکرێت بەڵام بۆ چوونی وزارەتی پەروەردە ئەمڕۆ کە دەوامێکی چڕ بکات ئەو دەوام و چڕە پرۆگرامەکان تەواو بکات بەڵام تەسەوەڕ ناکەم زۆربەی پرۆگرامەکان تەواو بێت دەکرێت ئێمە پێداچوونێ بە پرۆگرامەکانیش بکەین باسی ئەومانیش کردو بەڵام پۆلی 12 زەحمەتە بۆ لەبەرەوە پۆلی 12 ساڵی پار بەڕاستی معاناتێک بوو و ژمارەیەکی زۆر نمرەکان بەرز بوو و ئەمەش هۆکاری لێکرد کە قوتابی زیرەک دەرنەکەوێت و کێشەیەک دروست بوو لە تەنانەت وەرگرتنیان لە کۆلیژەکان ئەمە دەکرێت ئێمە زۆر لە کۆلیژ بڕونە کۆلیژی بزیشک پێویستی بە کۆمەڵێ با بڵێن پرۆگرام هەیە کە لە پۆلی 6 دەخوێنرێت کە ئەوش لە کیمیا و زیندەوەزار نییە هەروەها کۆلیژی ئەندازیاری پێویستی بە کۆمەڵی پرۆگرام هەیە لە بیرکاری و لە فیزیا دەخوێنێت لە پۆلی 12 من ناکرێت لێکەم بکەن لە بەرەوە قوتابیەکە لە قۆناغیەکە لەو کۆلیژەکانە باجی بدا
ڕاست ئەمە لەلایەکی ترۆ تەوازنیەکیش دروست ناکەن لە مەسلەی ژمارەی دەرچوان و معاناتێک دروستەکات لە وزارەتی خوێندنی باڵا کێشەیان بۆ دروست دەکات دەکرێمە پرۆگرامەکان وەکو خۆی دانرێنەوە بەڵام دەکرێت ئاسانکاری بکرێت لە کۆمەڵێ بابەتی ترە تەسەوڕەکەم لە بابەتی کیمیا فەسلێک لابراوەوە کرێ لەو بابەتەکان تریش پێداچوونی بێ بکرێت لەبەرەوە پێشتر پێش کڕۆنێش هەروە بریا بوو کە پێداچوونێ بکرێت بە پرۆگرامەکان. مامۆستا لە ڕوانگەی ئەم بابەتانەوە ئێوە هاتوون ئەم ڕاستپاردەیەتان پێشکەش کردووە. ئایا پێشبینی ئێوە چیە؟ خۆت بڵێن وەزارەتی پەروەردە چۆن هاتووە بەدەن ڕاستپاردەکەتانەوە پێتان وایە کە جێبەجێکرێت؟ شتێک هەیە لەسەر وەرەقە و لەسەر مایک بکرێتە بە زۆر بە ئاسانی قسە دەکەیت و زۆر شتەکان بە جوانی باس دەکەیت بەڵام ئەرزی واقع شتێکی ترە. وزارەتی پەروەردە لەسەر ئەرزی واقع وزارەتی پەروەردە معاناتی زۆرە. وزارەتی پەروەردە کێشە و گرفتی بینایی هەیە، کێشە و گرفتی ملاکاتی هەیە، کێشە و گرفتی دارایی هەیە، بوجەیەک و پێویست بۆی تەرخان نەکراوە، ناوەندەکانی خوێندن پێویستیان بە بوجەیەکی باش هەیە. دەسەر ئەوشە ئەم هەموو کێشە و گرفتانە کەمی کتێب هەیە کڕۆنی شاتەتە سەرچین دەبێ وزارەتی پەروەردە زۆر بە وریایی تەعامل لەگەڵ ئەم مەسەلە بکە. واقعی ئەمر ئەوان لە توانایانە چی دەکرێن لەم بارودۆخە قورسا دەکرێت ئێمە هاوکاریان بووین مەرجنی هەموو ڕاستپاردەکانی ئێمە وەرگن دەکرێت بڕێک لە ڕاستپاردەکانی ئێمە وەرگن بڕێک لە ڕاستپاردەکانی پەرلەمانە لە بڕەوە و کۆمەڵی قوتابیان و خوێندکارانیش ئەوان کۆمەڵە ڕێکخراویان هەیە ئەوانیش کۆمەڵی پێشنیار و لەسەر ئەوشە کۆمەڵی خەڵکی کەسایەتی پەروەردەیی شارەزایی پەروەردین هەروەها ڕاستپاردەکانی یونیسێفەیە یونسکۆ هەیە با بڵێن تەندروستی جیهانی هەیە یەکێتی مامۆستانی جیهانی هەیە ئەمان هەیە بەڵام لەسەر ئەرزی واقع وزارەتی پەروەردە ئەوەی پێکرێت جێبەجێ ئەکات و دەتوانێت بە کەمترین خەسارە کە مەمەستان ئەوە کەمترین توشبوون لەناو قوتابیان و مامۆستایان و کەمترین کات بە فیڕۆ بێت کە بتوانین پرۆگرامێکی باش بخوێنین و ئەوەی کە ساڵی پار لە دەستمان دەرچوو ئیمساڵ بتوانین هەمووی تەواو بکەین و بۆ ساڵێکی تر ئامادە بکەین بۆ ئەوە کە ساڵێکی خوێندنی تەواو بکەین. مامۆستا لەوەی کە باست کرد ئەوەی ساڵی پار لە دەستمان چوو ئەبێ ئەم ساڵ بە شێوەیەکی باشتر بتوانین قەرەبووی بکەینەوە. لەم کاتەدا چ لۆدێک یاخود چ پاڵەپەستویەکەوێتە سەر هەم پرۆسەی خوێندن سەر قوتابیان بەتایبەت بۆ نمونە جیاوازیەک دروست نابێت لە نێوان قوتابخانە ئەهلیەکان تایبەتەکان لەگەڵ قوتابخانە حکومەکان لەگەڵەوەشدا قوتابخانەکانی دەرەوەی شار و گوندەکان کە ئەتوانن هەموو ڕۆژێک دەوام بکەن بەڵام لەوانەیە لە ناو شارەکان و قوتابخانە حکومەکان قەرەباڵغەیەکی زۆر هەبێ و نەتوانن. ئێوە چۆنەتوانن بە شێوەیەکی یەکسان و دادپەروەرانە هەموو خوێندکاران بێبەش نەکەن لەو پرۆسەیە؟ ئەمە ئەم ئەرکە سکرێتە سەرشانی با بڵێن خودی مامۆستایەکەم ڕاستە بۆ لە بەرەو مامۆستا لە ناو پۆلە مامۆستا و معاناتی هەیە مامۆستا ڕۆژانە ئەو دەوامەکان تەسەوڕەکە مامۆستانی ئێمەش ئەو توانایانەتیایە و ئەو با بڵێن لە پێشەوە بینیمان مامۆستاکان لە ساڵی 92 چۆن هێش دەرگای قوتابخانەکان داخرێ لە 2014 لە شەڕی داعشە مامۆستا بە قەڵەمەکەیەوە و لە ناو پۆلە بوو بەڵام بەدڵی لە لای پێشمەرگە بوو بە موچەی خۆی لە بەشدار بوو مامۆستا بە هەموو توانایەکی و هەوڵی خۆی ئەدا بەڵام بەرامبەر بە مەشە خاڵێکی زۆر گرنگ هەیە مەسەلەی موچە لە کاتی خۆی بۆ ئەوە بتوانانی منیش بەرنامەی خۆم هەیە منیش وەکو مامۆستایەک هاتوچۆم هەیە دەبێت کری هاتوچۆ بدەم دەبێت منداڵم هەیە خەرجی ئەوێت منداڵم ئەوێ پێداویستیانی ئەوێ بۆ قوتابخانە دەبێت ئەمانە لەسەر ئەوەیشە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت کۆمەڵێ لیژان پێک بهێنێت و کۆمەڵێت تیم پێک بهێنێت چی تیمەکان پەروەردەیی بوون چی تەندروستی بوون بۆ ئەوە پێداچوونەوە و سەردان و چاودێری ئەو پرۆسە بکەن تەسەوڕەکەم تا ڕادەیەک دەتوانین عەدالەتیەک بنوێنین و یەکسانیەک دروست بێ لە نێوان قوتابیان و خوێندکاران لە هەموو شوێنێک وەکو ئەوەی پێت ئاماژەکەت بەڵام بارودۆخەکەش قورسە یعنی بەڕاستی ئەمە ئاسان نییە. ئێوە هەماهەنگیتان هەیە لەگەڵ مامۆستایانی ئیدارەکانی دیکە؟ بەڵێ حتمما ئێمە مەکتەبی سکرتاریەتی مامۆستایان تەمسیلی سەرجەم مامۆستانی کوردستانەکەن هەر لە شاری دهۆکەوە لقمان هەیە با بڵێن لە پارێزگای دهۆک و لقمان هەیە تا دەکاتە خەڵکی بە ناوچە کوردستانەکانیشە لە دەوری هەرێمی کوردستان و پەیوەندیەکی باشمان هەیە لەگەڵ سەرجەم پەروەردەکان و ئیشوکارمان کردووە و وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵاش کە ئێمە دانیشتێکمان هەیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە
هەمەهنگێکی باش هەیە پۆتەنسیق هەیە بەڵام مەرج نییە هەمومان یەک قسە بکەین و هەمومان قسەکان بەگشتی مامۆستایان هەمویان هاودەنگن هەموو زۆربەی مامۆستایان هاودەنگن لەسەر ئەوە خوێندن دەسبێ بکاتەوە لەبەرەوە بەڕاستی هەر خودی مامۆستا لە ماڵە ینی بێتاقەت بووە و منداڵمان هەمووی لە ماڵە بێتاقەت بوونە یان خەریکی ئایپاتن یان بڵێن فۆرجین یان بڵێن یاریە کترۆنیەکانن یان ئەوتە لە دەرەوە لە شەقامەکانن یعنی بەڕاستی قورسایەتێک خسێتە سەر کەس و کاری کتابی خوێندکارانیش ئەگەر ئەمانە بگەڕێنەوە بۆ خوێندن بەڕاستی ساڵی خوێندن نافەوتێت زانیاریەکانن هەچەندیش قورسە ماوەیەکی زۆرە داپڵانە یعنی قوتابیمان هەیە لە 28 دووە جگە لە کۆمەڵ امتحاناتی پۆلی دوانزانە بێت تا ئێستا قوتابخانەی نەبینیوە لە ساڵی پارەوە بەڕاستی ئەمە تەنانەت پێویستیمان بە مامۆستانی دەرو ناست هەیە پێویستمان بە تۆژەری کۆمەڵایەتی هەیە هەموو ئەمانەتان کردوتە ڕاست هەمانی قسە کراوە هەمووی باس کراوە کە ئێمە تۆژەری کۆمەڵایەتەکانمان ڕۆڵێکی گرنگ ببینە تەن ژماریان کەمە بەڕاستی جێگەی دەستخۆشین ئەوانەیشە دەتوانن هاوکارمان بوون ڕۆژانە ناو قوتابیەکان و خوێندکاران دەکرێت وزارەتی کاروباری کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵایەتی باشتر بنێرێت تیمی دەکەی وزارەتی تەندروستی تیم دروستکات ئێوە هیچ هەماهەنگیەکتان کردو لەگەڵ وەزارەتی تەندروستیش بۆ هەمان مەبەست بەڵێ لە کۆنفرانسێک بەشدار بووین لەلایەنی ڕێکخراوی مەسەلا کە ژمارەیەکی باش لە پسپۆرانی پەروەردە بەشدار بوون ئێمەش وەکوتی مامۆستایان و وزارەتی پەروەردە خوێندیمەڵێک لە پێشنیارەکان ئەومان کرد کە وزارەتی تەندروستی تیمی خۆبەخشی دروستکە کۆمەڵێ دەرچوانی پەیمانگا و کۆلیژمان هەیە کە بواری تەندروستیە ئەمانە بێکیشن بەکارن تو هەستا تیمی خۆبەخشیان بۆ دروستکە بۆ ناو قوتابخانەکان کە ئەوانە ناو قوتابخانەکان چاودێری قوتابیان و مامۆستایان بکەن بۆ ئەوە کەمترین بەرکەوتە بێت کەمترین توشبووی لە توشبووی کۆرۆنە بێت ئەوانەش لە ئایندەیە ئەوانە ئەوە لێ پیان بۆ دامەزراندنیان ئەوان وەکو تەیستێک بۆ ئەوانە دەکرێت کۆمەڵی ئیشەیە بکەین بەڵام زۆر جارێ ئەرزی واقع وەکو چۆن بڵێن پێچوانەی کە ئەو بەرنامانە دێت ئەوش بۆ لەبەرەوە تووشی کێشێکی گەورە بۆیەتە بناوی کۆڤید-19 کە ئەمڕۆ ئەوروپای شانداون کردە ئەمریکای تێکداوە وڵاتەکانی وڵاتێک وەکو بریتانی وەکو ئەڵمانیا کە بە هیچ شوێک پەنیان نەبرد بۆ داخستنی قوتابخانە بەڵام هەموو قوتابخانەکانیان داخستاوە تازە بەرەبەر ئەیانەوەی بکەنەوە مەتارەکان هەمووی داخراوە یعنی کۆمەڵێک کێشە و گرفتمانە ترسی ئەومان هەیە ئەو کۆڤید-20 کە نوێ هەیە ڕوو بکاتە کوردستان بەڵام ئینشاءڵڵا بە هەمەتی وزارەتی تەندروستی و بە هەمەتی ئەو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کارێک بکرێت کە کەمترین تێکەڵبوون بێت لەگەڵ دەرەوە و توشبوانیش بەڕاستی کەمترین ژمارە تۆمار بکرێت ئەمەشە هەنگاوێکی زۆر باش دەبێت بۆ ئەوە ئێمە خوێندنەکەمان تەواوکەین. مامۆستا باسیەوەتان کرد کە وەرزی یەکەم تا کۆتای مانگی 6 ئەگەر کۆتایی پێهات دواتر ئەو دوو مانگە دەبێتە پشووی هاوینەوە دواتر دەست پێکاتەوە تا لە 1 یاخود 2 بۆ مانگی 12 ئەمساڵ. ئێوە پلانێکی درێژخایەنتان داناوە بۆی کە ساڵی داهاتوو ئێوە هیچ هەماهەنگیەکتان هەیە لەگەڵیان بێگومان بە پرسوڕا لەگەڵ ئێوە کراوە بەڵێ ئەمە پەسەندمان کردو پلان پەسەندتان کردو کەواتە بێتان وایە کە ئەمە بێتە پلانێکی درێژخایەنی ئەم درێژکراوەی ئەمە چۆنە بێت بۆ ساڵی دواتری خوێندکاران دووبارە بێتەوە یاخود لە دوای 2022 چۆن ڕێک ئەبێتەوە وزارەتی پەروەردە بەپێی لێدوانی وەزیری پەروەردە و دانیشتمان لەگەڵی شتەکان قابلە بە گۆڕانکاری ڕاستە بەپێی ئەو بەرنامە کە لیژنەی باڵای ڕاگبوونەوەی کۆرۆنە لە هەرێمی کوردستان داێنە بەپێی ئەو راپۆرتە وزارەتی تەندروستی داێنە یعنی ئەمانە بەپێی ئەوە گۆڕانکاری دەکات یعنی ئەوە یەک لە بەرنامەکان ئەوە پلانێکە پلانتریش هەیە بە کۆکو چۆمڵێن دەوامێکی چڕۆپڕ بکرێت و بە تەناو بوو وەک بکرێت ئێمە زۆرترین بابەت ببین و شتەکان پێشخین نێگەینە ساڵی ئایندە نێگەینە گەرمای هاوین ئەو پلانە هەیە بەڵام ئەرزی واقع حکومەکە یعنی زۆر جار هەیە کۆمەڵی هۆکار دێت وزارەتی پەروەردەش بەرامبەری دەوەستێتەوە هیچ چارەسەرێکی نەکردا خۆی دەبواە ئێمە لە سەرەتای ساڵەوە ئێمە بەرنمەیەکی ینی ئەو بەرنامانە کە باسمان لێ کرد تەناوب 3 ڕۆژ بە 3 ڕۆژ یان کۆمەڵی خاڵمان بکردە دوو قوتابخانیمان بکرداتە دوو دەوامی بکاتە 3 دەوام یەک دەوامی بکرێتە 2 دەوام لادێکان بەردەوام بووایان ئەهلەکان بەردەوام بووایان ڕاستە تووش بوو ئەوبوو بەڵام مەترسیش ئەبوو بەڵام دەکرا ئێمە
کۆمەڵ اختیبوون منە خاڵێکی زۆر ئیجابی هەیە لەم پلانەی حکوومەتە کە ئێمەش پێشنیارمان کرد بوو اختیاری دەوامی اختیاری بۆ نمونە تو کەسوکاریان کەسوکاری قوتابی مناڵی خۆی نانێرێت ئەڕوا فۆرمێک پڕ دەکاتەوە بەپی ئەو فۆرمە لە ماڵە بە خوێندنی ئەلکترۆنی بەردەوام ئەبێت و بەتەنها لە تاقیکردنەوەکانی مانگانە و وەرزی دێ بەشدارەوێت ئەمە لە عێراق لە باڵغی ناو مەکتەبەکان کەمەکاتەوە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە دڵنیای دەداتە کەسوکاری قوتابیان کە مناڵیان لە مەترسی نیە لەبەرەوە خەڵکەیە ترسی هەیە قەلەقە لەسەر منداڵی خۆی نانێرێ بۆ قوتابخانە لە ترسیە توش دەبێت ڕاستە منداڵ توش نابێ بەڵام هەلگری ڤایرۆسە دەیگوازێت بۆ ڕاستە. مامۆستا ئەحمەد زۆر سوپاس بۆی کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باشبووین بۆ هیواین کە پرۆسەی خوێندن بە هەماهەنگی لەگەڵ هەموو مامۆستان وە بە تایبەت خێزانەکانیش هاوکار بن لەگەڵتان تا پرۆسەی خوێندن دەست پێ بکات. سپاسەکەم هاوکاری هەموو لایەک دەبێت. ئینشاءالله زۆر سپاس. ئێستاش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین. باسی خۆشەویستی و دڵسۆزیەکەین بۆ پیشە یاخود کەسێک کە پیشەیەکی چەندێک دڵسۆز و خۆشەویستیە هەیە بووی. مامجەزا زیاتر لە 50 ساڵە نانەوایی دەکات لە شاری سلێمانی. ئەگەرچی ئێستا نەخۆشی تەنگی پێ هەڵچنیوە بەڵام هەر بەردەوامە لە کارەکەی و لە دوای خۆی مناڵەکانی فێری پیشەکە کردو و فێریشی کردوون پیشەکان خۆش بوێت. بەخۆر ئەم دەست و پەنجانە نیو سەدەیان تێپەڕاندووە لەم کارە. کۆنترین نانەوای گوزەرەکە ئەو مامجەزای نانەوانە. عەشقی بۆ کارەکەی وای کردووە زیاتر لە 50 ساڵ تێپەڕێنێت لەم کارە. چیرۆکی کارەکەی مامجەزا لەگەڵ ئەم پەنجە یەک دەگرنەوە کە دەڵێت نان بۆ نانەوە. لە بیدایەتەوە بوو بە شاگل لە مەیانی ماسەکە لە حاجە عومەریان پێ و
وردە وردە لە پاداوی و نان فرۆشتنەوانەیە لە ساڵی هەفتاوە بۆ هەفتاو دوودی فێری ئیشەکە بووم لە ئیشکردەکە لە شەرائیەوە بۆ هەویشێری فێری شەرائی بوو لە شەرائیەوە بۆ هەویشێری لە هەویشێریوانە وردە وردە دەستمان فێری وەستایەکە بوو بۆمە وەستا بۆ ساڵی هەفتاو دووتر بوو بۆ وەستا لە هەفتاو دووە تا ئەم کاتە دەستم پێ کردو لە کاتابەتەکە بەردەوامین هەنگاو بە هەنگاوی پیشەکەی بڕیوە لە شاگردیەوە بۆ وەستابوون کاتێک لە گەرمەی تەمەنی بوو ڕۆژانە هەزاران نانی دەکرد ئێستا پیری تەنگی پێ هەڵچنیوە کەمتر کار دەکات 4,500 نانمانە کرد لە چواری بەیانیوانە بۆ 12 بۆ 12.5 یۆڕۆ ئەو کاتانە هەتا ئەو کاتە خەریکی گورگ بڕین و هەویشێلان بوویتە وردە وردە یەکەیەکە فێری وەستایی بوون دوانیان تقریبا یەکیان وەستایە دوانیشان هەویشێریش و شەلاعیشن ئێستا حاڵەیەکیان لەگەڵ خۆمایە دوانیشمان لەو دوکانەی ئەو لامانە لەو لای فودەکەی خانەقەوە ئەلەوێ ئیشەکەن لە شاد ساغوێتر ژیانمان بەونە ئەم پێ بردۆتە سەر هەر خۆی نا منداڵەکانیشی لەگەڵ خۆی فێری پیشەکە کردووە ئەوان ئێستا زیاتر کاری نانەواخانەکە بەڕێوە دەبن چونکە مامجەزا کەمتر لە جاران کار دەکات باوکم بڵێن برایتری نییە تاقانەیە جاوک بڵێن هاوکاریەک باوکمە و ساهیلاکە بە زوو هەڵەسا ئەیتر وتمان گوناحە کە بڵین وازمان لە خوێندن هێنا وەک یارمەتیەک لەگەڵ یا ئیشەکە بەردەوامین ئیشەکە فێر بووین یعنی ئێستا من باوکم جێی شانازیە کە فێری ئیشەکەی کردوین بەردەوام بووین ژیان بەشێکی تەمەنی مامجەزای بردووە بەڵام نەیتوانیوە پیشەکەی لێوەربگرێتەوە گێڕانەوەی سەرگوزەشتەی ژیانی پندێکە دەتوانرێت قۆناغی ژیانی لەسەر بنیاد بنرێت مامجەزا زیاتر لە نیو سەدەیە خەریکی ئەم کارەیە بەڵام دەرکەوت کارەکەی مامجەزا هێندە ئاسان نییە سڕڕای ئەو تا ئێستا لە پیشەکەی بەردەوامە ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی سپاس بۆ هاوکارمان ئارام بەختیار کە پیشەی هاوڵاتێکی ئەو شارەی پێناساندین و بێگومانەوە بێتە هاندانێک بوو هەموو ئەوانەی دیکەش کە خاوەن پیشەیەکی خۆیانونەوە دوایەوە دەیهێڵنەوە لە زۆر شار هەیە کە تایبەتمەندیەکی هەیە و بەردەوامیش ئەمێنێتەوە بۆتە مۆرکی ئەو شارە شاری سلێمانی کە بە شاری ڕۆشنبیری بەناوە یەکێک لەو تایبەتمەندیانی کە هەیەی لە دێر زەمان و هەتا ئێستش کە بەردەوامە میوزیک ژەنینە لەسەر شەقامەکان واتە زۆر ئازادانە هەر میوزیک ژەنێک بێ دەتوانێت لەسەر شەقامەکان پارچە میوزیکەکانی بژەنێت بووە کۆمەڵێکی زۆر لە خەڵکیش لێ کۆبنەوە و چێشی لێبینن بەیەکەوە تەنها لە هۆڵەکانی میوزیک یاخود کۆنسرتەکاندا نایبیستن بۆیە بەڕێوەبرایەتی هونەر و ڕۆشنبیری سلێمانیش بۆ بەرزکردنەوەی زیاتری مۆراڵی هاوڵاتیان بۆ مۆسیقا وای کردووە کە پرۆژەیەک یاخود بڵێن میوزیسیانان زیاتر هەندە بۆ میوزیک ژەنین لەسەر شەقامەکانی شاری سلێمانی کە ئێستا بەیەکەوە گوێی لێگرین بزانین میوزیک لەسەر شەقامەکانی سلێمانی چۆنە و چ چێژێکی هەیە زۆر سپاس بۆ کاکە دلێر سپاس بۆ هەمووتان بێ زەحمەت تۆزێک گردون
دوای ئەو دیمەنە جوانە یاخود بڵێن ئەو دیمەنەی کە بینیمان لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت ئێستا بابزانین بەهای دراوەبیانەکانەوە نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە. $100 ئەمریکی بەرامبەر بە 145,500 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 176,500 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانیش 197,250 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 19,750 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانیش 6,190 دیناری عێراقیە. جیا لەمانە مسقالێک زێڕی ئایار 24 435,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 383,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی ئایار 18 327,000 دیناری عێراقیە. بەگشتی بەهای دراوە جیهانیەکان و لەگەڵیشتیدا نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەمووی لە بەرزبوونەوەدا بوو. کەرنەڤاڵی میوزیک و سەمای ڤێنیسیا ئەم ساڵ لە ئیتالیا بەهۆی پەتای کۆرۆنا و ڕێکارەکانی خۆپارێزی جیاواز لە ساڵانی ڕابردوو بەبێ ئامادەبوونی خەڵک بە شێوازی ئۆنلاین و ماوەی 1 هەفتە بەڕێوەچێت وەکو زۆربەی فستیڤالەکانی دیکەی جیهانی کە لە ڕێگەی ئۆنلاینەوە پەخشکرا و چالاکیەکانی ناو فستیڤالەکە بەگشتی بۆ خەڵک گوێزرانەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە با ببینین. هەموو ساڵێک لەم کاتەدا کەرنەڤاڵی میوزیک و سەماکردن لە ئیتالیا بەڕێوە دەچێت و بە هەزاران گەشتیاری بیانی بەبوونی ئەم کەرنەڤاڵەوە سەردانی شاری ڤێنیسی ئیتالیا دەکەن و لە شەقامی سنت مارت با پۆشینی جلوبەرگی تایبەت و ماسکی ڕەنگاوڕەنگ بۆ ماوەی چەند ڕۆژ ئاهەنگ دەگێڕن، بەڵام ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا بارودۆخەکە جیاوازترە لە ساڵانی ڕابردوو. ئەم ساڵ بارودۆخەکە بۆی کۆڕۆناوە تەواو گۆڕدراوە. شاری ڤێنیسیا چۆڵ بووە لە گەشتیار. ئەم ساڵ پێچەوانەی ساڵانی ڕابردوو کەرنەڤاڵی میوزیک و سەما لە ئیتالیا بەڕێوە ناچێت و بڕیاری ژوایە کە چالەشەکانی ناو کەرنەڤاڵەکە بە شێوازێکی ئۆنلاین بۆ خەڵک بگوازرێتەوە. بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی هیچ کەسێک بەشداری لە کەرنەڤاڵەکەی میوزیکی ئیتالیا ناکات و چالاکیەکانی ناو کەرنەڤاڵەکە بە شێوەیە ئۆنلاین بۆ خەڵک دەگوازرێتەوە. هاوکات ئەو کەسانی کە بەشداری لە نمایشەکانی کەرنەڤاڵەکە دەکەن ناتوانن هاوشێوەی ساڵانی ڕابردوو ماسکی نمایشی بپۆشن. ئەم کەرنەڤاڵە بۆ ڤێنیسیا هەموو ساڵێک پڕ لە سوود و خۆشی بووە. ساڵانە لەم کاتەدا شەقام و کۆڵانەکانی ئەم شارە بە بۆنەی کەرنەڤاڵەکەوە زممەیدێ لە گەشتیاری ناوخۆ بیانی. بەڵام ئەم ساڵ بەداخەوە بارودۆخەکە بەو شێوازە نابێ. ئەم کەرنەڤاڵە بۆ ئێمە زۆر گرینگە، هەر بۆیەش هەوڵ دەدەین بە شێوازی ئۆنلاین بەڕێوە ببین. کەرنەڤاڵی میوزیک و سەمای ڤێنیسیا ساڵانە لە بەرواری 30 کانونی یەکەم دەست پێ دەکات و تا 16 مانگی شوبات بەڕێوە دەچێت. ئەم کەرنەڤاڵە یەکێکە لە گرنگترین چالاکیە هونەری و میوزیکەکانی ئیتالیا کە ساڵانە بەو بۆنەیەوە گەشتیارێکی زۆر سەردانی ئەو وڵاتە دەکات و لەلایەن ڕێکخەرانیەوە گرنگێکی زۆری پێدەدرێت. کاتێک بەفر و باران یاخود سەرماسۆڵە ڕوو دەکاتە شوێنێک وەکو زانین کە کێشەی زۆری بەدواوەیە ئەبێتە ڕێگر بۆ زۆرێک لە هاوڵاتیان بەتایبەت ئەگەر حاڵەتێکی زۆر کتوپڕ ڕووبات ئەو کاتە کێشە دروستە بێت. تیمەکانی تەندروستی بۆ چارەسەرکردنی برینی منداڵێک سەردانی شارۆچکەی چاڵدێرانیان لە وانی باکووری کوردستان کرد، بەڵام بەهۆی بەفربارینی زۆر کە لە ڕێگەکە باری بوو ئەوان گیریان خوارد. دوای 6 کاتژمێر لە کارکردن و ڕاماڵینی بەفر و ئەو بەفری کە کۆبووبەوە توانرا برینی منداڵەکە تیمار بکرێت. واتە ئەو 6 کاتژمێرە تا ئەوان بەفرەکەیان کۆ کردەوە منداڵەکە بەو شێوەیە مایەوە. وەک لە دیمەنەکاندا دیارە تیمەکانی تەندروستی ڕوبەڕۆی سەختێکی زۆر بوونەتەوە. هاوکات ئافرەتێکی بە ساڵاچوش لە یەکێک لە گوندەکانی قەرسی باکووری کوردستان دۆخی تەندروستی تێکچوو و بەهۆی بەفربارینیشەوە کە ڕێگەکانی گرتو و دایخستووە هاتوچۆ ئەستان بووە. هاوڵاتیان بە ئاسانی نەیانتوانی دەستیان بە خزمەتگوزاریەکان بگات بەتایبەت خزمەتگوزاریە تەندروستیەکان. بۆیە بەو شۆفڵەی سەرقاڵی فڕێدانی بەفرەکە ڕێگەکان ئەو شۆفڵێک کە ڕێگەکان پا دەکاتەوە ئۆتۆمبیلەکانی فریاگوزاری بۆ نەخۆشخانەیەکی نزیک ئەو شوێنە دەگوێزێتەوە.
زۆر جار ئۆتۆمبیلی تەندروستی یاخود فریاکەوتنیش ناتوانێت بەو شێوەیە کاری فریاگوزاری بکات و ئەویش پێویستی بە فریاگوزارێکی دیکەیە کە شۆفڵەکەی لە ئێستا بۆتە فریادڕستی هەم ئۆتۆمبیلەکە و هەموو ئەوانەی دیکەش کە پێویستیان بە چارەسەری تەندروستی بووە. سەرۆکۆماری تورکیا پاسی بێ شۆفێری تاقی کردەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا پاسی کارەبایی بێ شۆفێری وڵاتەکەی تاقی کردەوە ڕایگەیان بەرهەمێنانی پاسی کارەبایی لەلایەن ئەندازیارانی تورکیاوە ناوی وڵاتەکان زیاتر دەناسێنێت. وەک لە وێنەکانە بینن ئەردۆغان لەگەڵ ژمارەیەک بەرپرسی وڵاتەکەی لە ناو پاسەکەدا و لە ناو باخی کۆشکەکەیدا پاسەکەیان تاقی کردوتەوە. سەرۆکۆماری تورکیا گەشتبینی بە بەرهەمێنانی پاسی کارەبایی و بەرهەمەنوێیی وڵاتەکەی دەربڕیوە و دەڵێت وڵاتەکان لە کەرتی پیشەسازیدا دەچێتە قۆناغێکی نوێ. ئێستا ئەبینین کاتێ سەرماسۆڵا بێت هاوڵاتیان ژیانیان سەختە بێت بەڵام لە بیری نەکەین ئاژەڵەکانیش زۆر ژیانیان سەختترە بێت بە تایبەتەوانی کە بێلانن و لە دەشت و دەر ئەگەڕێن بە دوای خواردندا ئەوە لە حاڵتێکی زۆر خراپدان. ئەمە نەک لە وڵاتی ئەمە لە هەموو جیهاندا ئەو دیاردەیە خودە و حاڵەتان نابینین کە ئاژەڵە بێلانەکان چۆن ژیانیان سەخت بووە. بۆیە ژمارەیە کەسی خۆبەخش لە کۆسۆڤۆ لەسەر ڕووبەری 20 هێکتار زەوی کە ڕووبەرێکی زۆر گەورەیە پەناگێکیان بۆ سەگە بێلانەکان دروست کردووە و تا ئێستاش هەزاران سەگیان لەو شەڵتەرە کۆ کردوتەوە و پشکنینی تەندروستیان بۆ کردوون و خواردنیان بۆ دابین کردوون و چاودێریانەکەن. بەشێک لەو سەگانەش بە چەندین مەرج و ڕێکاری تەندروستیەوە ڕەوانەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا دەکرێن. ژمارەیە کەسی خۆبەخش لە کۆسۆڤۆ لەسەر ڕووبەری 20 هێکتار زەوی شەڵتەرێکی تایبەت بە سەگەکانیان دروست کردووە. ئەو خۆبەخشانە سەگە بێلانەکان لەم پەناگەیە کۆ دەکەنەوە. تا ئێستاش هەزاران سەگی سەر شەقامەکانیان لە خۆ گرتووە و سەرەتاش پشکنینی تەندروستی بۆ سەگەکان دەکەن و دواتر لە شەڵتەرەکەیاندا ڕایدەگرن. زۆر حاڵەتی خەمناکی سەگەکان لەسەر شەقامەکان هەبوو. ئەوە بووە هۆی ئەوەی پەناگەیەکی سەگی پلیسینا بکەینەوە. ئێمە دۆسیەی زۆر قورسی سەگەکان وەردەگرین. دواتر لەم شێڵتەرە دەیانهێڵینەوە چارەسەریان بۆ دەکەین و لە کۆتاییدا دەیدێن با بە خێوکارێک. تا ئێستا زیاتر لە 600 سەگمان ڕەوانەی ئەوروپا و ئەمریکا کردووە. شەڵتەرەکە چەندین مەرجی لەبارەی ناردنی سەگەکان بۆ ئەمریکا و ئەوروپا دیاری کردووە. بە شێوەیەک هەر سەگێک دەبێت بۆ ماوەی 3 مانگ کەرانتین بکرێت و پشکنینی تەندروستی بۆ بکرێت. هەر کاتێکیش ئەنجامی تاقیکردنەوەی هەوکردن دەرکەوت بڕوانامەی تەندروستی و بەڵگەنامەکان ئامادە بوون دەتوانرێت ئەو سەگانە ڕەوانەی دەرەوەی وڵات بکرێت. ئێمە زۆر پەرۆشین بۆ ئەم سەگانە و خۆشەویستێکی زۆرمان بۆیان هەیە. تەنیا دەمانەوێت هەست بە ئارامی و ئاسوودەی بکەن. ئارزوو دەکەین سەگەکان ببەینە دەرەوە و لە نێو پارکەکان پیاسیان پێ بکەین. کارمەندانی شەڵتەری ساگ لە کۆسۆڤۆ هیچ هاوکاریەک لە دەسەڵاتداران و حکوومەت وەرناگرن. تەنیا خۆبەخشانە کارەکان دەکەن. لەگەڵەوەشدا گەورەترین خەڵات بۆ ئەوانە ئەوەیە کە بزانن ئەو سەگانەی کە ڕزگار کراون لەلایەن خاوەنە نوێیەکانیانەوە هەموو مافێکیان بۆ دابین دەکرێت. لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێتان من دەستم بە پرۆگرامەکە کرد و کۆمەڵە بڕگە و بابەتی سەرنجڕاکێش و بەسوودم پێشکەشکردن. هیچ کات مەهێڵن ڕۆژەکەتان تێپەڕێت بەبێەوەی کە سوپاسگوزار بن و بە خۆشی و بە تەندروستێکی باشەوە تێپەڕێنن. دەستپێنێدەینەوەلاتان بە هیوای ئەوەی هەمیشە دڵتان ماڵتان ئاوادان بێت. ماڵەوە.